ئەم بابەتە گرنگە چونکە زیانێکی گەورە بەر ئابووری عێراقەکەوێت وا کاتکە وەکو باسیشم کە ڕۆژانە مانگانە زیانی گەورە بەر ئابووری عێراق بکەوێت. بۆیە بابەتەکە بە گرنگمانزانی و قساکەین لەگەڵ بەڕێز زیاد هاشمی کە لە سەرەتاوە ئاماژەم پێکرد بەڕێزیان لە شاری لە لەندەنەوە لەگەڵمانە بن. بەڕێز زیاد ئەم کاتت باش سڵاوت لێبێت. هۆکاری چییە مەوێت لەوە پرسیارکەم کە بۆچی لەندەن ببورن کە ئێوە لە لەندەنن بۆچی کۆمپانیای سۆمۆ دوای ماوەیەک وا نزیکی هەفتەیەکە بێ ئەنجا ئەم راپۆرتی بڵاو کردوتەوە کە لە ئەزانێ ماوەی 6-7 ڕۆژە ئەم نەوتە بە قاچا خەبرێ ئەی بۆ یەکسەر دەم و دەست ئەم راپۆرتی بڵاو نەکرد یاخود با بڵێن ئەم هەواڵەی بڵاو نەکردەوە و ئاسایشی ئاگادار نەکردوێتەوە دوای ئەو ماوەیە ئاگاداری کردوونەتەوە. نعم تحية طيبة لكم سلااو ڕێز بۆ پرۆگرامەکەەوە بۆ بەرنێرانی بەڕێز لە ڕاستیە هەڵوێستی سۆمۆ لەبارەی ئەو ڕاپۆرتەوە بەڕاستی وەک دەزانین وەڵامدانەوە یاخود هەڵوێستەکانی سۆمۆ وەڵامدانەوەکی زۆر درەنگ بوو دەتوانین بڵین پەیوەست و ڕاپۆرتەکانی وڵاتانی هاوپەیمان یاخ وڵاتانی ئەمریکا و ناوەندی وزەوە ئەوش کاریگەری لەسەر سۆمۆ دروست کردو بتوانێت ئەو بڕیارە دروستکە کە ڕاپۆرتە بدا وەروواجگەلەوە کۆمەڵک ئاژانسی نێودەڵەتیش زۆر بردی باسان لەم بابەتە کردبوو کە ڕێوشوێنی جیاواز بۆ سپیکردنەوەی نەود یاخۆ گواستنەوەی نەوت کاری لەسەر دەکرد بەڕاستی ئەوی کە دەبێت بزانین ئەوەیە وردی بینەوە لێ بەڕاستی ئەمە نەوتی وڵاتانی دراوسێوە تابەتی نەوتی و ئێران کە کار لەسەر ئەوە دەکات لە ڕێگەی نەوت و بۆری عێراقەوە گواستنەوەی نەوتەکەی بکات و پارە بۆ خۆی بگەڕێنەوە بۆ فرۆشتن بە نەوتی یاخود بە وڵاتی چین بەڕاستی بگەڕانەوە بۆ راپۆرتەکان دەبێت ئەوە بزانین کە ئەمریکا بەردەوام لە ڕاپۆرتە چەندین جار هۆشداری توندی بەسەر عێراقا سەپاندەوە هەروە جیاوازەوە چەندین فشاری جیازی لەسەر عێراق کردووە هەروە جگەلەوەش دەکرێت بە شازی تایبەتمەند یاخود بە شازی تایبەتی فشاری لەسەر عێراق کرد بێ و ئەوەش دەتوانین ئەوش بگەڕێنەوە یاخود بەسینە بە راپۆرتەکەی سۆمۆ کە سۆمۆ زۆر بردی باز لەو راپۆرتە دەکات لە راپۆرتەکەدا بازەوە دەکات کە گواستنەوەی نەوت یاخ بە شێوەی قاسا بەشێک لەو فشارانی ئەمریکا کەوای کردووە بە شوازی لە شازەکان درەنگتر باسیکە بەڕاستەوەی کە دەزانن کۆمپانیای سۆمۆ لە ئێستەیە بەڕاستی دەبێ بزانین کە بەشێک نییە لە سپیکردنەوە یاخود فرۆشتنی نەوتی وڵاتانی دراوسێ یاخود ئێران بۆ بۆ چین یاخود هەر وڵاتێکی دین یاخود دەستی هەبێت لە هاوکاری بۆ ئەم پرۆسەیە بەڵام دەتوانین بڵێن کە بەشێک بۆ لە پرۆسی دواخستن لەسەر هەڵوێست وەرگرتن لە پرۆسەکە بەڕاستی دەشبێت لەوە دڵنیامین کە کۆمپانیای سۆمۆ بەڕاستی ئەو وەڵامدانەوەی کە بە شازێک درێن کردی بەڕاستی کاریگەری لەسەر کامپانیاکە دەبێت لە هەڵوێستی نێودەوڵەتی ئەمەش وا ناکات کە خۆی لە سزاکان پارێزێت زۆر ڕوونە زۆر ئاشکرایە کە دەکرێت کۆمپانیای سۆمۆش بەر یەکێک لە هەژەندە سیاسیەکان بکەوێت داخۆ سزا داراییەکان بکەوێت لەلایەن وڵاتانی دەرەوە بۆی ئەوەی کە هەیە وەکو بابەتی تۆمەتبارکردن لەسەر حکوومەتی عێراق یاکەن کۆمەڵێک لایانی جیاواز بەڕاستی هەروها دەکرێت تەنانەت لایەن هاوڵگریەکانی دەستیان لە بابەتە هەبێت بۆیە ئەوەی کە ئەمڕۆ دەیبینن بەڕاستی کۆی لایەنەکان لە عێراق بەرپرسیارەتی ئەم بابەتە هەڵدەگرن چکە جیا هەر یەکیەکان لە کاتێکی جیاوازدا دەستیان لەم بابەتەدا هەبووە چکە دەکرا زۆر پێشووتر ئەم بابەتە چارەسەر بکرا بێر لەوەی کە بگاتەم ئاستەمە ترسیدارەی کەوا بکات ڕۆڵی ئابووری لە عێراقدا بشکێنێت و هەروە هەوا بکات دەزوەردانی دەرەکی لە ناوخۆی عێراق تا زیاتر کات بەڕاستی بۆیە دەبێت لەوە تێبگەین کە بەڕاستی شکاندنی دەستی وڵاتانی دراوسی لەم پرۆسێدا بۆ عێراق ئەمە ئامانجەکەی باشە بەڕێز زیاد زیانی ئەو بە قاچاقبردن و گەندەڵیەی کە هەیە لە عێراقا بە چەند دەخەمڵێنرێت؟ بەڕاستی وەکو ئەوەی کە دەزانن چەندین راپۆرتی جیاواز بڵاوکراتوە لەسەر ئەم بابەتە و هەروەها پرۆسەی بە قاچاقبردنی نەوت لە سنوورەکانی عێراقەوە لە خواروی عێراق بۆ تێکەڵکردنی نەوتی عێراق لەگەڵ نەوتی ئێران بەڕاستی ئەمە کۆی پرۆسەکە خۆیلەوەدا دەبینێتەوە شاردنەوە یاخود ونبوونین ونکردنی ناسنامەی نەوتی عێراقی ونکردن و لاوازکردنی ئەزمموی ئابووری عێراق بە تایبەتی نەوتی عێراق کە پشت بە نەوت دەبەستێت بەڕاستی دەکرێت بڵێن زیانەکان زۆر
گەورن و زیانەکان لە کاتوساتی جیاوازدا دەخەڵێنرێت بۆیە بەگەڕانەوە بۆ ئەوەی کە بزانین چەندێک بۆ بەڕاستی زیانەکان چەند بۆ دەبێ بزانین کە ئایا نەوتی عێراق بەکوێ فرۆشراوە لە چەند ڕێژەیەک تێکەڵ کراوە بەم شازە توانین قەبارەی زیانەکە بزانین بەڵام ئەوەی کە هەیە ناتوانین قسە لەسەرەوە بکەین کە ڕۆڵی نەوتی ئێران لە نەوتی عێراقیدا ون بکەین وەروە فرۆشتنەوەی بە خوتێپەڕینی بە خلیجی عەرەبیشدا و فرۆشتنەوەی بە وڵاتانی دیکە وڵاتانی چین کە وەکو نەوتی قاچاق دادەندرێت بۆی بەڕاستی دەمێت ئەوە بڵم تاوەکو ئێستا داتاشی دروستمان لە بەردەستان نییە کە بڵێن چەند لەبەرەوەی پرۆسەکە زۆر جیاوازە بەڵام بە شوازێکی گشتی و کاریگەر لەسەر ئابووری عێراق کردەوە هەروەها قازانجێکی زۆری دارایی بۆ تۆڕی سپیکردنەوە یاخود بە قاچاقبردنی نەوتی عێراقی گەڕاندوێتەوە ئەوانەی کە نەوتی ئێران تێگەڵنەوە و هەروای کردووە ئابووری عێراق ڕوو لە داشکان لە کشانەوە بکە بەڵام لە بەرامبەردا ئابووری وڵاتانی دراوسێ گەشەی بەخۆی بینیەوە ئەو پرسەیە کە دەبێت لێ بزانین جیاوازەوەشکە بەڕێز زیاد بەشێک لە شارەزایان ئەڵێن کە ئەوەی کە ئێستا سۆمۆ کردوێتی و نیشاندانی ئەو یاخود با بڵین ئاشکراکردنی ئەو قاچاقچێتیە و بڵاوکردنەوەی ئەو نووسراوە بۆ ئەوەیە کە خۆی بێبەری بکە لەوەی کە ئەکرێت لەو گەندەڵیەی کە ئەکرێت ئەوترێ کە نەوتی ئێران تێکەڵ بە عێراق ئەکرێتوە فرۆشێت نەوت بە قاچاق خەبرێت ئەوێت خۆی بێبەری بکات لەمە یاخود ئەمە چۆنە ڕاستی بابەتەکە بەڵێ هەروەکوی کە وتت بەڕاستی ئەو کتێب ئەو نووسراوی کە بڵاوکراتەوە بۆ ئەوەیە باتوانین بڵێن کاراکیەکە چالاکیەکە بۆی بڵێن یاخود کارێکە بۆی کە بڵێت کە من هیچ پەیوەندی بە بابەتەکەەوە نییە بۆ خۆجینەوەی لە بابەتەکە لە کاتێکا لە چەندی سال ڕابردووان پرۆسەیە هەبوو ئەوەی کە ئێستا هەیە تەناخۆ بێبەریکردنە لە پرۆسەکە چکە بەڕاستی وەکو دەزانن بڵاوکردنەوەی ئەم کتێبە ئەم نووسراوە لەم کاتەدا پێم وایە کە ئەمە چارەسەری کێشەکە ناکەەوە بەرپسیارتی لەسەر لایەنی حکوومیەکانیش لا نابات لە ناوچەکەدا بەڵام پێویستەکە سەر جەملایەنەکان هەڵدەم بۆ چارەسەری ئەو پرسە و پێویستی شەکە سەرۆگوەزیرانی عێراق هەڵبا بە چارەسەریان بابەتە چکە ئەوە تەنها سۆمۆ نییە کە دەکرێت سزا بدرێت و لە پرۆسەکەدا بەشداریە بەڵکو سەرۆگوەزیرانی عێراقیش لەم پرۆسەیە بەرپرسە بە تایبەتی سوودانی دەبێت زۆر بە دوواداچن بۆ بابەتە بکات چکە بەڕاستی کاریگەر لەسەر متمانەی دروستەکە کاریگەر لەسەر جوڵەی ئابووری عێراق دروستەکە کاریگەری لەسەر فراوانبوونی هەژمونی ئابووری عێراق لە ناوچاوکەدا دروستەکات بۆیە پێویستەکە کوی ئەو لایەنانەی کە بەشدار بوون لە فرۆشتنەوەی نەوتی قاچاق بە هەمان ڕێژە بەرپرسیارتی خۆیان لەسەر ئەم بابەتە هەڵبژێرن بۆیە تەنها ئەم کتابە ئەم نووسراوەی سۆمۆ پەیامەکەڵ دەگرێت دەرکردنی ئەم کتابە وڵاتکردنەوەی ئەم نووسراوە لەلایەن سۆمۆ بێبەریکردنی تەنها یەک لایەنە لە پرۆسەکە بەڵام لە بەرامبەردا کۆی لایەنەکانی دیکەی عێراقی و دەگرێنە لە پرۆسەکە ئەمەوا دەکا کاریگەری لەسەر تێڕوانی نێودوڵەتی چاوەڕێکەکەن کە کاردانەوەی لایەنی عێراقی و هەروەها ئەمریکاش چییە بێت لە دوای بڵاوکردنەوەی نووسراوەکە بەڵێ بەڕاستی ئەوەی کە دەزانین کە حکوومەتی ئێستا ئابووری عێراق حکوومەتی عێراق لە دۆخێکی شەرمەزارکردایە لە دۆخێکایە کە توانای هەڵسوکەوتی نییە لەگەڵ دۆخەکەدا چکە بەڕاستی ناشتوانێت بە ئاساین چارەسەریکە لە کاتێکدا ئەم نووسراوە بڵاوکراوەوە لە کاتێکدا بووە کە چەندین پامی جیاواز عێراق ئاڕاستی حکوومەتی ئەمریکا کراوە بۆ چارەسکردنی کۆی ئەو پەیوەندیان هەبوو بەڵام لە بەرامبەریشدا واشنگتن چەندین پەیامی ئاڕاستەی عێراق کردووە بۆ چارەسەرکردنی دۆسی بە قاچاقبردنی نەوت وەکوی کە باسان کرد چەندی پامی تایبەت هاتەوە سەبارەت بە ئەم قەسر و خۆرزبێر هەروە پەیامی تایبەت درراوە بە عێراق کە ڕێگە نەدا بە هاتنەناوی هیچ جۆرە کەشتیەک کە لە چوارچەوەی کەشتی یاخود لە چوارچەوەی سیستمی بازرگانی نێودوڵەتی نەوتیدا نەبێت هەر بۆیە ئەو وەڵام داناوانەی کە هەیە بەڕاستی وا دەکات لایەنی ئەمریکی بە تەواوەتی بە شێوازێکی جیاوازتر بێنە پێشەوە بۆ ئەم پرۆسەیە لە بەرامبەر عێراق وەکوتیشم کە بەرپرسانی عێراق بەرپرسیارن لەم بابەتە هەر بۆیە ئەمەش وا دەکات کە ئەو هاوکاریانەی کە پێشکەش بە عێراقەکرا ئەو فەرەبدارانی کە پێشکەش بە عێراقکە بۆ بەرەو پێشبردننی هەژمونی ئابرەکەی بەڕاستی قورس بێ هەتا بگاتەوەی کە سزای بەسەردا سەپێنرێت بەڵێ بەڕێز زیاد هاشمی شارەزای ئابووری عێراق لە لەندەنەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان